بەناوی خوای گەورە میهرەبان قوتابیانی خۆشەویست سەلامی خواتان لەسەر بێ خۆشحاڵم کە وەکو مامۆستا دڵشاد ئەحمەد پسپۆری زمانی عەرەبی لە ئامادەی کوردستان و کۆمەڵگەی بارز لە خولی هاوینەی ئەو ساڵە بە ئێوەی خۆشەویست بگەمەوە. هیوادارم بتوانین لە خولی هاوینەی ئەو ساڵ لە کۆمەڵگەی بارز کاتێکی بە سوود و بەختەوەر بەیەکەوە بەسەر ببین و ئێمەی مامۆستا بتوانین ئەو پەیامی کە پێمانە لە ڕووی زانستی لە ڕووی پەروەردەی بگەینە ئێوەی خۆشەویست. ئێستش خۆشەویستان لە بۆ ئەوەی کەوا زیاتر ئاشنابین بە ئەو بابەتە گرنگانەی کەوا لە زمانی عەرەبی پۆلی 12 هەیە حەز دەکەم بابەتێک دەستنیشان بکەین کە بابەتێکە گرنگە بە تایبەتیش لە ضەوابط اللوغە کە ئێمە پێشتر پێمان دەگۆ ڕێزمان یاخود قەواعید. ئەو بابەتانی کە ئێمە ئەو ساڵێکمان ئازیزانم نۆ بابەتن: مەفعول لأجله، مەفعول مطلق و ئیستثناء لە وەحدەی یەکەم. دەینە وەحدەی دووەم کە مشتەقاتمان هەیە بریتینە لە ئیسم فاعل و لە ئیسم مەفعول، و لە وەحدەی سێم صیفەی مشەبەهەمانەیە لەگەر ئیسم تەفضیل. لە وەحدەی چارەم صیغەی مبالغەمانەیە لەگەر ئوسلوب التعجب کەواتە نۆ مەوزوعی قەواعیدمان هەیە. لە ئیمتیحانەکانی ویزاری لە بەکەلۆریا ئەو نۆ مەوزوعە 20 دەرەجەی لەسەر دێتەوە. ئەو 20 دەرەجە دابەش دەبیتە سەر هەر نۆ مەوزوعی تێدا لەو قەواعیدانە ئینشاءالله 4 دەرەجەی لەسەر دێتەوە، هەیە 2 دەرەجەی لەسەر دێتەوە و شێوازێکی ئاسان و ئینشاءالله دەگەینمە ئێوەی خۆشەویست. ئەوڕۆ وەکو بابەتێکی نمونەیی کە بابەتێکی گرنگە بۆ قوتابیانی ئازیزمان ئەویش بریتە لە مشتەقاتی پێنجەم صیغەی مبالغە. بەڕێزان قوتابیانی خۆشەویست، بابزین ئەوەی کە زۆر جار قوتابی بیر لەوە دەکاتەوە دەڕێ باشە ئەو قەواعیدانە ئایا وەکو منهەجی قەدیم قورسە؟ نەخێر، بەڵکو ئەمە ئێستا بە شێوازێکی مبەسەط ئاسان کراو باسی دەکەین کە دەتوانم بڵێم هەموو جا بە قوتابیەکان دەڵێم 2 پلەکەی خۆت یان 4 پلەکەی خۆت 4 دەرەجەکەی خۆت وەربگرە بە مسۆگەری، بەڵام بەو مەرجەی تەرکیزت فکرت لە لای مامۆستابی لە ناو پۆل زۆر گرنگە تەرکیزت لای مامۆستابی. خۆشەویستان، ئێستا تەمەشای بابەتی صیغەی مبالغە دەکەین. صیغەی مبالغە ئەمە هەر لە ناوەکەی دیارە. وشەی مبالغە یعنی چێ وشەی مبالغە؟ ئێستا گەر پرسیارتان لێ بکەم طبعا لەوانەیە هەمووتان جواب دەنەوە برێ مبالغەمە با هەولێریش بەکاری دەین. مبالغە یعنی زێدەڕۆیی، مبالغە یعنی زێدەڕۆیی. ئەو جەمە کە دەرێن زێدەڕۆیی واتە زێدەڕۆیی لە قسەکردن. باشە، ئێستا نمونەی دەینەوە بازارە پێناسەکەتان لە بۆ بکەم چکە ئاگاتان لێبی پێناسە زۆر جار لە ئیمتیحانی ویزاری و بە کەلۆری هاتیتەوە. ئێستا تەمەشا بکە دەڵێ ئیسم مشتق، صیغە مبالغە یەکێکە لەو ناوانەی کەوە چییە وەرگیراون، مەسەن لە فعلێک وەرگیرایە، چونکە ئەمە کە باسی مشتق دەکەین وەرگیراو ئاخذ کەلیمە من ئوخرا، وەرگرتنی کەلیمەک لێکی دیکە. باشە، ئێستا بۆ نمونە دەڵێ چییە یەتی بمعنى اسم الفاعل. دەڕێ صیغەی مبالغە هەر وەکو معنای چییە؟ معنای اسمی فاعلە. ئەینە اسمی فاعلە؟ بەڵام زیادەت الصفة في الموصوف، ئەو صفەی کەوا هەیە زیاترە لەوەی دی. ئێستا نمونەکە لەوەی وازحتر بیت جوان تێبگەی. ئەمە لێرە لەو نمونەی دەرێم رجل صابر. باشە، ئێستا وشەی صابر ئیسم فاعلە، یعنی پیاوێکی ئارامگرە. باشە، ئەدی طالب کاتب هەمووی واتە نووسەر، بەڵام وەرە تەمەشای تەنیشتی بکە چ نووسرایە؟ رجل صبار، پیاوێکی زۆر ئارامگر. کەواتە لێرە هەشتێکتان لۆ دەنووسم على وجه الكثرة والمبالغة. ئەلێرە هەر ئارامگرە و پیاوە، لێرانش ئارامگرە بەڵام زۆر ئارامی گرتیە، کەواتە صبار صبور. ئێستا وەزنەکانیش لۆ دەنووسمەوە زۆر بە ئاسانی دەیناسیەوە. ئەمە لە دەرسانی ڕابردوو باسی اسم فاعل ما کردیە. دەمانگۆ صبرە ئەگەر بیکە بە اسم فاعل صابر، كتب بیکە اسم فاعل کاتب، بەڵام ئەدی صبار، ئەدی غەفار، ئەدی شەکار، ئەدی ڕەزاق، ئەدی فەتاح. ئێستا فاتح یعنی دەرگای دەکاتەوە، ئەدی فەتاح یعنی زۆر بەو کارە هەردەستی. کەواتە ئەوە فەرقی لێ صیغەی مبالغە چییە؟ بە معنای اسمی فاعل دێ. ئەو جەم پارەکە سوالێکم لە بۆ تەڵەبە هیناوە، نفسی ئەو سوالە لە ئیمتیحانی ویزاری بە شێوازێکی فکری هاتبووە. 4 کەلیمەی دابووە من گۆتبووی یەک لەوانەی خوارەوە اسمێکی مشتەقە بە معنای اسمی فاعل. تەڵەبە بچوو اسم فاعل هەڵبژاردبوو، خۆی اسم فاعلیش تێدا بوو. ئەتو نابی ئەوەی بکەیت لۆ خۆنەی گوتیە کامە بەکارە کاستایە، گۆتبی کامەیان بە معنای اسمی فاعلە،
کەواتە ئەگەر سابیر بێتەوە سەبار بێتەوە ئەتو سەباریە دەبژێری باشە. ئەدی شێوازی دروستکردن زۆر ئاسانە. دوو تەریقەمان هەیە، یەکیان قیاسی یەکیان سەماعی. باشە، قیاسی و سەماعی. قیاسی ینی بنچینە. بنچینە پێنج دانەمانێت تەمەشا: فعال، فعول، مفعال، فعیل، فعیلون. ئەو ها تەمەشای دەکەی دەرێ دەبی ئەو پێنج وەزنە چبی، یعنی وەکو دێوەزمەک بلێسەشان نەخێر زۆر زۆر ئاسانە. تەمەشای فعالیکە. ئێستا من فعلەکەم نایتۆ لە سێپیت پێک دێت. طبعا هەمووی مەبنی للمعلومن لەبەرەوەی عرابەکەشی باز دەکەین. غەفەرە سێپیتە. تەمەشا بکەن: یەک، دوو، سێ. کاتێک دەیکەم بە ئیسمی فاعیل غافر، ئەمن ئەوم ناوێ خۆ نەمگوتێ بیکە بە ئیسم فاعیل. ئەدی ئەگەر بکەی ئیسم مەفعول دەرێ مەغفور، ئەویشم نەویستیە. ئەدی کامەم ویستیە؟ ئەها، غەفار، رزق رزاق، غفر غفار. کەواتە وەزنی یەکەم ئەوزە نمونە کلۆ دەینەوە لە ئیمتیحانێ. تەمەشاکە دەرێ: کەلب جوال خەیر من ئەسەد ڕابط. تەمەشای ئەو جوالە دەکەین. جوال چار هەڵبژاردەیت داتەم لە ئیمتیحانێ. دەرێ وەرە ما تحتەو خەط ئیسم فاعیلە، ئیسم مەفعولە، صیغەی مبالغەیە، ئیسم تەفضیلە. ئەتوش بەبیرت دێتەوە مامۆستا باسی کردێت جوال لەسەر وەزنی فعال. جوال لەسەر وەزنی فعال. کەواتە جوال لەسەر وەزنی فعال کاکە دەچی ئیسم تەفضیلم لۆ دادەنەی نەخێر. ئەدی صیغەی مبالغە لۆ مامۆستا لەبەر ئەوەی لەسەر وەزنی فعالە پێنج وەزنەکەیە. ئەو جارێ فعول. ئەها بەڕێزان: سەبەرە سەبور، شەکەرە شەکوور، غەفەرە غەفور. یعنی لێرە سەبور عینەن فعول، یعنی کەسێک زۆر ئارامگر، کەسێک زۆر سپاسکار، شەکوور، ڕەحوم، زۆر بەزەیی. ئەدی مفعال ئەوە لە چاریش وەردەگیرێ، بەس ئەوەیان دەکرێت لە چار پیتیش وەربگیرێ. بزانە: یەک، دوو، سێ، چار. ئەعتا معتا. نمونەشکەش بینینەوە: ئەعانە معوان. ئەعانە معوان. نەحەرە منحار. معوان چێیە؟ مەسەن محەممەد معوان ئەخاه. دەرێ محەممەد یارمەتیدەری زۆر یارمەتیدەری براکەی دەدا. ئاگەر لێ چەند ئاسانە. معوان لەسەر وەزنی مفعال. باشە. وەزنی چارەم زۆرترین وەزنی صیغەی مبالغەیە بەکاردێ لەسەر وەزنی فاعیل. تەمەشا: سەمیعە سەمیع، ڕەحیمە ڕەحیم. ئاگەر لێ ڕەحیم، سەمیع لەسەر وەزنی فاعیل. ئاخیری یائی نییە. بزانە: فەهیمە فەهیمون، نەک فەهیم، فەهیمون. بزانە کەواتە ئەو پێنجە قیاسینە. جا پرسیارێک دەکەین، هەتە سەماعیەکەی نەخینین ناتوانین ئەو پرسیارە بکەین. جارە پرسیارەکەی دەنووسم، دەڕێن: ئەحد هذه الأوزان من الصيغ المبالغة القياسية. باشە قوتابیانی خۆشەویست، تەمەشاکە دەڕێ یەکێک لەو وەزنانێ خوارەوە لە وەزنە صیغە مبالغەکانی قیاسیە. ئەتو دەبی ئەو پێنج وەزنت لەبەر بی. چەند ئاسانە دیتت. ئەوجە لێرە یەکسەر دەداتێ. ئەمە چونکە فعالەمانێ لە سەماعی، فعیلمان هەیە، مفعیلمان هەیە. بۆ نمونە یەکەم دەنووسی فعال. باشە. دووەم دەنووسی فعول. سێم دەنووسی فعیل. کەواتە چارەمیش دەنووسی كل ما ورد صحيح. يعني ئێستا لەو پرسیارێکە لە بۆتان هاتووە چیان دادەنێن. طبعا كل ما ورد صحيح لۆ قیاسیە قیاسیە قیاسیە. چەند ئاسانە. ئەگە بە فعلیش بهیناباوە، یعنی بە وەزنەکان نەبە، بە ئیسمەکان، بە مشتەقەکان. سەباری بهیناباوە زۆر اعتیادیە، سەبوری بهیناباوە زۆر اعتیادیە، سەمیعی بهیناباوە زۆر اعتیادیە. کەواتە هەر سێکیان قیاسیە. بەڵام بێجگە لە قیاسیەکان ئازیزان چمان هەیە؟ سەماعی. سەماعی بەس جێمان لێ بۆ قاعیدەی نییە. مەسەلەن فعالە لەسەر وەزنی چێ؟ هومەزە. تەمەشاکە لومەزە. لە ئاەتەکەی وەیل لكل همەزة لومەزە. همەزە لومەزە لەسەر وەزنی فعالە، یعنی کەسێک زۆر گاتە بکە. ئەدی فعیل. تەمەشا: صدیق. تەمەشا لێرانە عینەن ستیر. صدیق، ئەبوو بەکرین صدیق. صدیق یعنی زۆر ڕازگۆ، زۆر ڕازگۆ. ئەو جارێ مفعیل مەثەلەن دەرێن چێ؟ مسکین، مسکین. تەمەشا: مفعیل. کەواتە ئەو سێ وەزنەی دەبی لەبەرکەی لەو هەشتەی. ئەو پێنجەمان قیاسیە، ئەو سێشمان سەماعیە. ئێستێگەیشتن. کەواتە پرسیارت هەیە، طبعا پرسیار دەکەی، زۆر ئاساییە. مامۆستا پێنجی قیاسیم هەیە، سێ سەماعیم هەیە، دەست خۆش بی. بەڵام مهمترین شت تەرکیزە،
يعني ئەتو کە فەعالت هەیە ئەمە سیفەی مشەبەهەشم هەیە دوای شاڵە بە ئاسانی ڕۆن دەکرێتەوە ئەگەر ئەو شەددە نەبە ئەو شەددە بیگۆت با فەعال ئەوە سیفەی مشەبەهە بوو باشە ئەها فەرقەکەی بەڵامە تو ئێستا پێنجی قیاسی دەبەر کرد سێ سەماعیش دەبەر کرد پرسیار بێ سەماعی لێ پرسی قیاسی لێ پرسی بەو نەوەعی دەیزانیەوە باشە بەڵام بەڕێزان شتێک هەیە دو سێ ساڵانیش دەبە کەلۆری هات بۆ 2 ساڵ لەسەر یەکتر هاتەوە سێ وەزن لەو هەشتەی ملاحەظەی گرنگە سێ وەزن لەو هەشتەی لە پێنجە قیاسەکەی لە سێ سەماعیەکەی مؤنث و مذەکەریان وەچیەکە باشە وەچی چ یعنی ئەمە دەنووسی ملاحظة يستوي التأنيث والتذكير في أو سي وزنا مؤنث ومذكر يعني وشيكا يتشان فعول أو رقم يك رقم 2 مفعال رقم 3 مفعيل بزانة تنقرنقا استا لامتحاني أو السؤال هاد بو هذه فتاة بوشاي فتاة مؤنثة صار هالبجار دابو قد بالصيغة مبالغة صحيح جهانة برزانم أو دابو معتير 2 معتيرة باشا سي مثلا عطور برزان فتاة مؤنثة تمشادا كي معتير هاتو معتيرة أو دولة سوزني مفعيل هلا سماعية كي مفعيل مانيا سن آسانة أو زأليرا أتودتي كامي دادني أو والله مراستكيا طلبك برسيار دكا استو برزة برسياري كرد لي ماموستا أدي أو فتاة تاء مؤنثي بيونية لو معتيرة من دانا ناتب كين مؤنث دارين آخر معتير لسوزني مفعيلة مفعيل با فعول بي مفعال بي لبو مؤنث ومذكري وشيكا أقدار بن تأكيدانني نتي تأكيدابني بلام أو سي وزن نبو أرى والله تأكيدادني بو نمونة تمشاكا أوج لبا كالوري هاد بو حملة بك الصيغة مبالغة لبو مؤنث قد بي للمؤنث أو كاتي حمال باشا حمالة دزاني أو زاري حمالة راستا داري ما مستلو أو زاري بتاءك راستا آخر ورا حمال لسوزني فعال لو سي هي نا والله نفعولة نمفعالة نمفعيلة حمال لسوزني فعالة أو سي وزن نبي مؤنث دبي تائي بيوكي أو زلبا كالوري أو السؤال هاد بوه أو معتير راز وطلباب ومعتيرة دانابو نابي چونك هرسيتشيان سيا هرسيتشيان مؤنث ومذكري وكويكا كواتا خوش شويستان هاتن آسانا هاتو 2 قسمت هي استي آخر شت سمان ما إعراب بز إعرابك أما بس شويتش قشتي هات مشاي إعرابك لباش صيغة مبالغة طبعا لبكالوري لود ديتوا ونيا لود ديتوا بيد دري كاكا أو كلمة لباش صيغة مبالغة ختم لبندايا ولا لوم إعرابك يان فاعلة يان مفعول به تمشى استا السؤال يكم أوا أخوك صبار طبعه طبعه طبعا صبار غفار رزاق هر وزنك لو وزناني الصيغة مبالغة طبعا لامتحاني أو كلمة ديتو دري ورا أو كلمة ملو إعرابك يكسر أوتسيا فاعل مرفوع صار البجار داي تمن فاعل داي تمن مفعول داي تمن باشا تمييز منصوب داي تمن مستثنى داي تمن ما دام ضمي للسربو مرفوع شا ضمي للسرا بضمها يكسر بينا سوا أو فاعل لبو أو صيغة مبالغة هاتنا السنة ديتد أو زاري أجر ديتد مثلا أنا الصاح صديقه تمشى صديقه آية أو كساء نصيحتي هاوركي خويدك يعني نصح محمد صديقه نصح فعل محمد فاعل كوات صديقه أو فتحي للسراء ها كان ناخوة ها كان بيش ها أكافو أنا فتحي للسراء كواتا مفعول به لبو شيء لبو أو صيغة مبالغين الصاح الرزاق الطيرة يعني خواي قورا آية رزقي تيرا كان يجددا بلي الطيرة دبت مفعول به تسكو فتحي للسراء كواتا خوش شويستان قتاب يعني آزيز دواي صيغة مبالغة أو اسمي كوا لباشي ديتن ضمي للسربو يا مرفوع بو فاعلة أدي فتحي للسرب يا منصوب بو أو مفعول به صد للصد باشا
کەواتە بە شێوەیەکی گشتی ئەها لە یەک سەبوڕەی سیغەی مبالەغەم لەوە باسکردن 4 دەرەجەی خۆ لە ویزاری وەردەگری بیکە دوو بەش پێناسەکە دیسان بە سەریعی اسمی يعني مشتقك بمعنى اسم فاعل ديت باش الامتحان هاتو قلت شان لو مشتقاتنا ياتي بمعنى اسم الفاعل صفه مشبهه نا والله اسم تفضيلنا ادي كامل صيغه مبالغه ادي باشتيا صفتك زياده لموصوفك صبر بقوه للصابري غفور بقوه للغافري كوات قياس كانش زياكه وبينز دانيا ولولاش سماعيك فعل وفعيل ومفعيل واوز نجل بول يازش خندبوتان وزنكمانێ بەناوی فعالە ئاخر شتە ئەوان بەس ئەو سێ چارەی لە بەردەکەی سەلامە علامە ڕەحالە ئەوە بیان ناسەوە بەس بزانە ئەوانە سیغەی مبالەغەن کەواتە خۆشەویستانم قیاسی و سەماعی پێنجدانە بە سێدانە ئیعرابەکەی و ئەو سێ وەزنەش 2 ساڵە بە کەلۆری هاتەوە فعول مفعال مفعیل مؤنث و مذەکەریان وەچیەکە باشە خۆشەویستان هیوادارم سوودتان لێ وەرگرت بێ ئینشاءالله تا بێگەیشتنەوەیەکی تر و لە بابەتێک کە بە ئاسانی هەر پرسیارێشتانە بوو دەتوان ئاراستەمانی بکەن و ئەمە لە خزمەتتاندا دەبین ئینشاءالله و بە تایبەتیش لە خولی هاوینە لە کۆمەڵگەی بارز تا بێگەیشتنەوەیەکی تر بەخواتان دەسپێنم خواتان لەگەڵ